دووبارە سەڵاف هێژان سۆران ئەحمەد لە تووری کوماڵەتی پێیجێنارتی ئەنووسێ بەڕای من بێلایەنی بنوێنێ باشترە. هەروەها دێرین خالیدیش ئەنووسێ کورد جارێ بە کێشەکانی خۆی چارەسەر بکات دوای ئەوە اینجا حەقی عێراقیا بێ. هەروەها لە سەرمانتەوە کاوان ئۆمەریش ئەنووسێ پێویستە هەموو لایەنەیە کوردستانیەکان یەک بگرن لەم کاتەدا. حەمید لە هەولێرەوە کاک حەمید فەرموو. ئەو کاتتان باز لە هەولێری پایتەختەوە سەرچاوم دیارە ئێمە دەبێت بە جودا باش لە مەسەلەکان بکەن مەسەلەی خۆمان و مەسەلەی بەغدا. بەڵێ یعنی منیش بەڕای تایبەتی خۆم ڕای شەخسی ئەو دەوڵەتە لەسەر ئەساسی وەم خوڕافیات دەرچووە. پێشتریش گوتمان بۆ ئاسانترین کێشە ئەوە پەنا دەباتە بەر ئەقلیەتی تەعیفی و مەسەبی قەومی متعەسیب. دەڵێ بازارە پرسیارێکی ئێران بکەین، با بزانین دەوڵەتە عەرەبیەکان دەڵێسی، با بزانین تورکیا دەڵێسی. یعنی ئەگەر گەورەترین پسپۆڕ و زانای ببێنی لە زانکۆی حافەکوندەوە حەل نابێ، یعنی چیشەکەی کێشەکەی ئاڵۆزەکە. چۆن دەڵێن گرەی دەستان دەخاتە دزانی کاکات چۆن حکمڕانی وڵات وا دەبێ تۆ دەبێت وێنایەکی زۆر جوانتر بۆ ئایندا، یعنی بزانین لە ئایندا عێراق چی لە بەسەر دێ. عێراقێکی سیستەمێکی دەبێت دیموکراتی، سیستەمێکی پەرلەمانی دیموکراتی تەبێت کە دەماغەکانی مرۆڤ بگرێت تا ئێستا تەزانێت ئەم وەزعی عێراق یعنی هەر ڕێژە بەنوعێکە کورگۆتەنی ئەو تڕەکەڵەکە چۆن سەردەگرێ. آخر کاکە گیان ئێمە دەستورێکمانەیە کاکەەوە دەستورە بە چاودێری لێتەوە یەکگرتووە کار کاکە ئینسانی عاقڵ دەڵێ هەمووتان پابەندن کە ڕێزی هەموو پێکاتەکان دەگرێ و بۆمەی کە کورد بۆمانەیە بە جۆری ئەو دەستورە داوامان کردن نەزیاد نەکەن. باڵێ خۆی تێکەڵاوی کێشەیەکی ئەو سوورە بەڵام بێلایەنیش نییە دەبێت سیستەمێکی ڕێک و پێک پەرلەمانی حکوومەتێکی بێلایەن بێتەکایە و معارضەیەکی ئیجابی دروست بێکا کە ئەخرێمە چۆن بێلایەن دەبینەوەنەوە. باڵێ کاک حەمید باڵێ سپاس بسەرنجی تۆ مام هەژار لە شاری سلێمانی فەرموو. دەستان خۆش و سڵاوتان لێبێ. وەڵام منەوە ناڵێم زۆر جار لە ئێساوەکو جاران نەماوە کورد لە مەزعەیە چیەکە چی ناکە. پێم وایە هەر شتێ بکەین هەر شتێنەکەین دنیاکە بەرەو گۆڕانە ڕوە. دنیاش بریتی لە دنیای مەسلحات. ئێستا بۆ نمونە مالکی عەرەب و عەرەبی سونە لێ ڕازی نییە، عەرەبی شیعەش لێ ڕازی نییە. کاک مەسعود سەرۆکی هێرێمە لایە لە کوڕێت لێ ڕازی نییە. بەشار ئەسەد عەرەبە دەسەڵاتی مەنتیقە کوردەکانیاوەتە دەستباڵی پەکەکە لەوێ. یعنی دنیا بۆتە دنیای بەرژەوەندی. ئێمە چی بکەین یان چی نەکەین پێم وایە زۆر گرنگ نییە. گرنگەوەی هەموو تاکە بەرژەوەندی خۆی بزانێ، هەموو دەسەڵاتی بەرژەوەندی خۆی بزانێ. ئەنجا پێشم وایە لەمە دواییتر بای دەوڵەتی نەتەوەی نامێنێ، زیاتر مەساڵحەکانێک دیکۆکەنەوە. ڕەنگە بەرژەوەندی بەرەی ئەمریکا و بەرەی دژە ئەمریکا دروست بێ، بەرەی رووسیا و بەرەی دژە رووسیا دروست بێ. زۆر باوەڕ بە قەومیەت و شتانەی تر ڕەنگە بای نەمێنێ. من پێم وایە سپاسانەکەم. بەڵێ سپاس. فایق لە هەریرە فەرموو. براو کاتت باش. سەرچاوم باش کاکە. زۆر سپاس فەرموو کاک فایق. برام ئەمە ئەگەر وەکو ملەتی کورد لە 2003 چون بەغدا ناوەدان کردەوە جارێک سوپای عێراق نادامەزران، بەڵام چ عێراقێک کە بە هەموو پێکهاتەوە بە سونە بە شیعە دژاتی داخوازی ئەو داخوازانێک کە لە دەستوردا هاتوون هەم دژی مافەکانی کورد بوون و تەنانەت وڵاتانی دەوروبەریشان لە مەهاندان لەوە داگیر بکرێن جارەکەتی. بەڵام ئەم جارە کە ئەو گرژانێکە لە ئێستا لە پارێزگە سونەکاندا هەنا پێویستە کورد بە چاوێکی وا سەیری ئەو بارودۆخە بکە، نەکەوێتە هەڕێی قسەی ئەملا و ئەولا بکە، دەبێت بە چاوێکی وا سەیر بکە. چکە ئەم جارە وابزانم دەرفەتێکە لۆ کورد ڕخسایە بتوانی ئیرادەی خۆزارێکی تر بگەڕێنیتەوە و هەموو وڵاتانی دەوروبەریش پێویستیان بە کورتەبی تۆ بەڵێ کاک فایق. بەڵێ سپاس. شێروان لە دۆکێت گەلمە کەرەمکە دەمێت تا باش دەڕێت باشتر باش ئینشاءڵڵا. زۆر سپاس فەرموو. بەڵێتەکان بێن سەحکەینە دەوڵەتە عێراقی هەر سەردەمێت خۆشەوی حەفەزەی دۆبێ ئەکەم بە پەرمیژوی بخینە بە چ جۆرە دەوڵەتە کوردی هەندی حکومەت هاتنە دۆمەزراندن خۆکیە برای مڵاوەتە هەری کار على ئەساسی درێژکردی و عەلامەکردی بەس چ بۆ مەناتێکن یاش منە باشتر ئەوە ئەم قوڕێک بخین ناو ماڵا کوردی پێز بخین و حەزرت هەندێدا بکەین بۆ پاشاڕۆژێک ئاگەشتر و باشتر چونکی ئەم دوو کەلتوری جێک جداینە. بەڵێ
بله کاک شیروان بگمان عراق لسردمی کردن حتی نوکه برزان گلیک جاران دمین و کوچافتر دبیجن دسالات عراق ضعیف بوده پناه بکردانی نه هر وقت که بهز بوده و گلیک اف گوهرتنین لعراق لسردمی عبدالکریم قاسم لسردمی او بیان یازده داره کویجی گوهرتنین نوعیت دبون لپابندی و بیان منه بونه و دستورات دادن و پابندی دستوری جنینه گلو پیوسته کرد دوان معادلات چه که تایبتی دنهادا احمد لکفری کاک احمد فرمو السلام عليكم. عليكم السلام. والله عم درباري عم دور اختبته. بله. والله بقربان بس نوري مالكية وام حكمتية ما أنا أصير لبر هو من توبرا وخوش كوشا حتى كويسا توك من دعان بلناو يكتيو بارتيان حتى كويسا هيش ما بونا كريا وهرشان شكايات أجين ليان عندنا دادقا إسبانيا نجانا تصير دادقانا نصير دادقا أونا حزاني يما لبر هوي هيش حسابي بوم حكمتيش ناقل. جگشتی بسوری مالیکی هم حکمتی یماناسی اگر یکم حکمتی آیه بیا و کش دستی عاصی بیو هم جای گیری او بیا و کشانیانش گرده بخویان ما بس كي او بيا كوجانا اگر بالتحديد ما بستم لويا من طبرا خوش كي جا بشرع عشائري او منانية مكة شش نفرن شونا دناو جنتي اسلام ولا ناو جنتي اسلام وبواسطة هاتنا إسلا ويكيتيان هاتشان شكايت أكين حكم شكايت أكما نافذ تشتكي زور بلان حقيا أجر أول يبيجي أمقش دلامك ما شكانيو لوان تشتكيان ببلان حقا كردو حكومة يشتتني شكايت أكين شكايت أكما نافذ بله كاك احمد بگم انا ورشي توالي ودارم جي شيني پیوندار جان لبه نوزات لا چم على فرمو السلام عليكم. عليكم السلام. كان واجبي ورزه. سرچاوم فرمو. خوشو برنامج جوان یکم بیا جوانکم. براستی برنامج چی خویی و هوا لبرنامج شاکا لسه تورق لسه كلهم كاتيا تشيبتا بله. يعني كل ساقلهم كاتيا يعني كانها زيداني هي لنا تدابرن كاوكا. وأوش أو مظاهرة ككرا وساب وساب بريتية لو يكم داوكاريان شيا تعذر كنيش نكانا. كلهم كاتيا وسيا لبرا أديم إمت فوق كود تشيبكي. آیا کورد زندانی نیه 2003 و کورد لکتوب ناصر دابر راوکان زندانی اکیت و بالانس فکری نپرسیدو. ادوای اولی ساکه کلم ظاهری داوی اواکن زندانی کان آزاد بکید. نیز داین کی کردی نیه که بجوری او کاتیانو کو مظاهره بجداری بکن. آیا یعنی او کورد علیه که کورد دوری کردستانه. بالانس کام دوری کردستان. یعنی در 2008 لبرنی کی گشتی درا. یعنی لوانی بریم لو خمس زنداني آزاد كرا بنجاب آزاد نكراده. لبري اللي بدنا كي قشتي دراسة أنا بوسي وبس أنا تيروري عندك. يستاهل سنة ها كوري كورد وجنجي كورتي اللي في دانا كان يراقة يتمثل كل صاحبي هناك. لذا أوش تركز كان يخوم عند درسنا عليه إما نابجوانك. نابجوانك كي بوياني وكم كورد زندانية. يقولوا خانة كان يراقة نيا. أيشلي هم بترسليه. بالك أي نوزات ورشي توش علي أكير وابي بجمان أو بيوسي بهالو سكرنا و برسكشي للان بربسا بيوان دار كنا به باكي بابي بلوار لدهوكي كرم كه. ألو. بله. شلون يبرا باشم؟ از باشم سپاس فرمو. بله. برس ذيك سيارة تبع رخنة رخنة يصير برنامج. كرم كه. باغ بلار باغ رخنة بجري تشبه بس باغ هنجي تبت استفادة الوقت بك. كرم كه. بله هم عندي بينهم الدبرة بهدينهم بينهم نفتكو كيف يعني خلبتكو كيف يعني نوتشي ديف تشتيبشي دي رخني يجري افتشتهوسو وتبديف نوتشي هكذا هات تشكرن تبديف نوتشي كهات يتشكرن يومنا يعني حكمة بري كان رجل قال فيجيبهم هزار صدقة آخر نوزع كرن همو هيش رنج دكي تلفزيون هوا بحث ناجر شنكي مصلحته فاقري دوبي بس بو تصايك يوم تشتاكي بسيط هيدهم ديف شوني كان بس يديف نوتشي كردي هات تشكرن يومنا بابا بالوار عارف قابيشي يعني بلي نتشايكي بحثي سروك هرمكر هندرجال بله هندرجال دريش كان
بەشی حکومەتێک گەتن دەجا درێژنە بەس هەر گۆڤەت شتێکی خەلەلە گوت ڕاستەن دەبێشتن بەلی سپۆرت دقت عگەن تەلەفۆن بەڵێ بابێ بلوار سەرنجێتە ئەمەمیان دەوەرگریم دلێکی گەلێ بەرفرەوە ئەمژێکی ئینسانینەوە احتیمالان دەجارە خەڵەتی سەرمەجی دەرباز بن لەوێتوت بێژی پێشدانڤە ئەو بەرهەمێ NRT ئەفشاشەل دەبەرە بەهدینان ئەو راپۆرت و ئەو بدی دوچنێت بۆ هەموو مەسایلت خەلکی هەموو کێشن خەلکی جڤاکی نەبوونا خزمەتگوزەر یا هەموو پرۆژان دەکات ویژدان بە چ کەناڵە دێت کوردیان نەکردن بێگومان ئەڤە بۆ ڕائیا گشتیا خەلکی دەبەرێ بەدگەرە یادی ترژی تو کەرەمکە مەپەی تێلەفۆن هەیە لەسەر شاشەی ڕۆژانە هەیە نویسینگامە لە دووکە خوا من ناوێت دیانی مەچ ئیلهامێت یەت غەیبینین ئەمزانی کالکیرە مشکلێکە مشکلە خۆ ما بێژێ ددانیا سەر سەری خوبوتە دیفچونێ بکەین و وەکو کارێمەیە سەحافی یادی ترژێکی ئەڤە تەلەڤیزیۆنە خەلکیە خەڵکی چاوە ئازادە چاپ کەیفە خۆ باویت بێگومان سەرۆکی حکوومەتی سەرۆکی هەرێمی سەرۆکی های مەحزەبە ئەو تەبخۆژی مەگەلێک ڕێزێن بۆ هەر کەسێکی بەرحال سوپاس دەروێش لەو لێرە فەرموو وشیتان لەکەم بەڕێز سەرچام کای دەروێش دیارە تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنی هەموو خەڵکەوە پێش هەمووشان ئیخۆئی منە ئەوە تاکید وایە بەڵێ ڕێز سلااوم بۆ هەمووتان هەیە برای بەڕێزم پشتەبارەت بەو تەوەرەی ئەمڕۆ بەڕاستی تەوەرێکی گرنگە ئەو تەوەرە پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێ قیادەی کورد زۆر بە وردی بە دەقیقی هەڵوەستەی لەسەر بکاتن پێویستە ئێمەش تەعامڵمان لەگە بەغدا بیکەن نەوەک لەگە شوێنەکانی تر ئێمە ئەگەر چەند لاپەڕەیەکی نێژوو هەڵدەینەوە وەکو برادرانەی پێشوو من نامەوێت بگەڕێمەوە بۆ سەردەمی عوسمانیەکان و سەفەویەکان و معاهەدە کۆنەکاندا بەڵام هەر لە ساڵی 75 تاکو ئێستاکە ئێمە چەند زار فرۆشراوین و چەند زار محاوەلەی فرۆشتنمان کراوە ئیتر خۆشکستەکان و نووسەکانیشمان ئەنفال و دەربەدەربوون بۆ ئێران و ئەوانە هەموو کڕین و فرۆشتن و بە کوردکرا ئەوانش ئەم جارەشان حەلی ئێمە تەنها لە حەل لە بەغایە نە لە تورکیا لە ئەنقەرەیە نە لە ئەنبارە نە لە مۆسڵە و پێویستە قیادەی کورد ئەزارە قیادە هەر شتێکی نیشتیمانیانە هەستێتن مفاوەزاتی نیشتیمانی بێتن لەگەڵ بەغدا ئێمە زۆر ڕۆشنبیرمان هەیە لە یاساناسان لە ئەکادیمیەکان لە مامۆستایانی زانکۆ تەنها حەسمی نەکاتن لە بەنی چەند برادێکی ڕێزم بۆ برادرانی پەرلەمان شەرت نییە ئیلا ئەوان لەم مفاوەزات تابن ئێمە ئەوان بەلیست هەڵبژێردراون شەرت نییە هۆشمەندێکی وابن بەڕاستی حقا کورد ئەو جارە وەنەکا بێتە سلعەیەکی تجاری وەکو جاران چونکە تورکیا زۆر بە ئاسانی کڕین و فرۆشتنی بەڵێ کاک دەروێش بەڵێ وەکو کای دەروێشتی بەڕێزان ئایا ڕەوشی عێراق و چارەنووسی ئەم ملەتە و بڕیارە چارەنووسەکانی لەسەر مەسیری ئەم ملەتە بەدەست چەند کەسێکەوە بێ چەند سەرکردەیەکە بێ ئا لە کوردستانە چاندی خەبیر و پسپۆری ترمان هەیە چاندی کەسی ئەکادیمیسیان هەیە ئەو کەسانە بێگومان هەمویان پسپۆری جیاجیان هەیە پێویست تا چەند پێویستە ئەوانیش بۆچوون و ناڕینی ئەوانیش لە بەرچاوێکی بۆچوونیەتی داڕشتنی سیاست و بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان و چونیەتی تەعاملکردن لەگەڵ هەموو ئەجنداکان بێگومانەوە شەر بوو ئەوانەی تایبەتمەند لەم بوارە گەڕێتەوە سەمیر لە ڕزگاریەوە فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت هەموو دەمێتە ڕزگاری بەڕامەکە لێرەکەین کاکی ئەو ڕزگاریال دەفسەرسین کەس بوارە ڕزگاری سال بە قەزای خەبات هەولێرە هەولێ چکو گەلێکی ئەوێت گەین ناوێن وا ڕزگاریەتە کەرەم کێت خزمەت داینە بەڵێ ناخێ ڕزگاریە تێرە مەبەستمەوەی کورد چی بکە یعنی پێویستە یەکەم جار هەموو لەنە سیاسەکان ناخۆی یەک دەنگ و یەک ڕەنگ یعنی بۆ ئەوەی ئێمە هەستێکی لە تاوەتی تاکی کورد دروست بکەین کە بتوانانی بەرگری لە خاک و نیشتیمانەکەمان بکەن چونکە بەڕاستی ئێمە لە خاکی کوردستان کە برێ خاکی خۆمان بەبستی خاکی هەرێمی کوردستان بە خۆی شەهیدان ئازاد کراوە یعنی هەر لە سەردەمی سەفەوی عوسمانی مەغۆڵەکانەوە کورد لەژێر دەستە بووە کە ئێستا بوویتە یعنی هەرێمێک توانێتی تاڕادەیەک لەژێر دەستەکان بێت بەڵام پێویستە حکوومەتی هەرێم یاخود برێ بۆ زیاتر لایەنی گەنج چونکە بەڕاستی بۆ هەر نەتیجەل و نەتەوەیە کە بیەوێت ئامانجەکانی خۆی بەدی بهێنێت پێویستە هەل بۆ گەنج بڕەخسێنێت پێویستە خەونەکانی گەنج بێنێت چونکە بەڕاستی ئێمە لە گەنجی خۆمان وامان لاتووە گەنجەکانمان چی بەڵێ کاکی سەمیر سوپاس پەیوەندێتە واسە لە هەڵەبجەوە کاکی واسایە کە بە کورتی لەبەرەوە کاتمان زۆر کەماوە فەرموو کاکی واسی فەرموو ئەگە تەلەڤیزیۆنێکە کەسکەی زۆر باشە بێ ئەم کاتەوە باش دەستخۆشی ئەم بەرنامە جوانتان لێکم دەستخۆشی ئەم تۆڕە جوانتان لێکم دەستی تەواوی کارمەندانی کەناڵی نالیاگوشم هیوادارم سەرکەوتوو بن بەڕاستی کەناڵێکی پێشکەوتووە بەڵام هیوادارم ئەو کەسانەی کە تەلەفۆنەکەن بەم بەرنامەیەوە ناوی شەخص نێنن جمێن بە کەس نێدەن لەبەرەوەی هەر بۆ شەخصاتی خۆشی جوان نییە کوردیش ئا لە مۆختا
بەڵێ یەک بگرن پێشکەوتوو بن کۆبوونەوە بکەن کوردیش کە تاکو ئێستا کە کورد دروست بووە سەری بۆ هیچ کەسێکدان نەوانوە و هەرداشی نانەوێنێ بەڵێ کاکی واسی دای لە بورینەکە کاتمان زۆر کێما دوا پەیوەندی کاک ئیسماعیل لە شاری سلێمانیەکە بە کورتی ئەم کاتت باش بەڕێز سەرچاو بەڕێز سەبارە بە تەورەکەتان زۆر گرنگە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لە بەرامبەرم تەنگەشە سیاسی عێراق یەکەڵوێستی وەرگرن و هیوادارم برایانی ئۆپۆزیسیۆنی ژەماهەنگ بوون لەگەڵ حکومەتەوە خەڵکی کوردستانی ژەماهەنگ بێ و کۆمەڵە کێشەی لاوەکی ناوخۆییمان هەیە جارێک بەلای بنێن چونکە وەزعی ئێستای عێراق گرنگترین لەسەرکە من پێم وایە لە ئێستادا کووردە حەقی ئەوەی هەیە کە ئیتر وەزعی چواردەوری و اقلیمی خۆشمان نەزانینەوە تەنگەشەی سووریا زین بەرەو کوێ ڕاوە بەڵێ کاکی ئیسماعیل زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارین سەرنجی تۆ و سەرنجی باقی ئەو بەڕێزانێکی پەیوەندیان کردووە لەسەر کورد چی بکات لە ئێستا عێراقدا بۆ سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان گەشت بێ بەلە هێژان کورد چی بکات عێراقدا بێگومان سەرنج و نەڕینی جودا بوون یا شەمیە گرنگتر کو هەموو گاڤەرڤی بەرنامەیدا تێدا داخوازکردن کورد یەکگرتی بە و هەروەها تێخواستنجی و کورد بە یەک سیاسەتە یەکگرتی تعاملی بکە وەکو هەموو بینەر و پەیوەندیان کەن بێژن گەلو هەیەنها بۆ کورد وەنەکرد یاکردوە نەکرد بە پێویستە دنها هەیە چ بکە تایبەتی ئەو ڕەوشە نها لە ڕۆژەوێدا عێراقدا و لە سووریا و لە باکووری کوردستانی و حتا لە ڕۆژهەڵاتی کوردستانیژی حتا سوبەهی تەوەرەکی گەرمتر داڵێرە ئەم خزمەتەوە بکەین گەلێک سوپاس بۆ تەماشاکردنەوە